باقسەکردنی زیاتر لەبارەی گرنگی کۆڕبەندی داڤۆس و بەشداریکردنی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەو کۆڕبەندەدا لە ئەستۆدیۆ میانداری بەڕێز دکتۆر سامان سۆرانی شارەزای سیاسەتی نێودەوڵەتیمان کردووە. دکتۆر بەخێر بێن. زۆر بەڕێزی زۆر سپاس. دکتۆر بەشداریکردنی هەرێمی کوردستان کە ئێستا سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەوەیە و گرنگیدانی داڤۆس بە هەرێمی کوردستان لە چیوە سەرچاوەی گرتووە؟ سەبارەت بە سەردانەکەی جەنابی سەرۆکی حکوومەت وەکو بەشداربوویەک لە سەکۆ یاخۆت کۆڕبەندی ئابووری جیهانی داڤۆس، گرنگیەکەی لەوەیە کە ئەمڕۆ هەرێمی کوردستان پێگەیەکی بەهێزی هەیە لە ناو نەخشەی وزە بە شێوەیەکی گشتی و لە هەمان کاتە هەرێمی کوردستان هاندەر بووە یاخۆت بەشداری کارای کردووە لە ڕاگررتنی سەقامگیری لە ناوچەکە لە ڕووی ئەوەی کە پێگەی جیۆسیاسی هەرێمی کوردستان گرنگی خۆی هەیە بۆ تەواوی جیهان. ئەمە بابەتێکی ترەوەیە کە ئەم سەکۆیە وەکو چۆنەڵێت کە لە ڕابردووە کۆمەڵێک قەیران وجودی هەبووە، ئێستش قەیرانەکان تا ڕادەیەک زەقتر بوون، چ لەسەر ئاستی تەندروستی بێت، چ لەسەر ئاستی ئابووری بێت، چ لەسەر ئاستی ئاسایشی جیهانی بێت. ئێمە دەزانین کە ئەم کۆڕبەندە بەڕێوە دەچێت کە لە جیهانە هەوڵ دەدرێت دوو جەمسەری دروست بێت بەو شێوەی کە ماوەیەک لەمەو پێش برێکس وەکو چۆنەڵێت کۆمەڵەیە کە هەوڵی ئەوە دەدات فرەجەمسەری دروست بێت لەسەر ئاستی جیهانە و لە هەمان کاتیشە هەندێک وڵاتان ئەمڕۆ پەراوێز خراون وەکو رووسیا بە هۆکاری ئەوەی کە بەشداری کردووە یاخۆ جەنگ بەرپا دەکات دژ بە ئوکرانیا. لە هەمان کاتە چین بە هەندێک هۆکار ناتوانێت بەشداری لەم کۆڕبەندە بکات، ئەویش کە پەیوەندی هەیە بە کۆڤیدەوە و پەیوەندی هەیە بەوەی کە لەوێ جەژنی سەری ساڵ بەڕێوە دەچێت و ئەمانە کۆمەڵێک بابەتی تر. بەڵام ئەوەی کە گرنگە ئەم کۆڕبەندە دەرفەتێکە بۆ ئەوەی کە بتوانرێت هاوکاریەکانی نێوان وڵاتان لەبەرەوەی دروشمەکەی بەو شێوەیە کە هاوکاری لە جیهانێکی پەرتەوازەدا هاوکاریەکان لە بینی دەوڵەتەکان و حکوومەتەکان و کەرتی تایبەت زیاتر پەرەی پێ بدرێت بۆ ئەوەی کە ڕێگری بکرێت لەو سستیەی کە لە گەشەسەندنی ئابووری وجودی هەیە و هەروەها ئەو قەیرانانەی تر بە شێوەیەکی ڕاستەوخۆ کە حزوری ئەو کەسانەی کە با بڵێن بڕیار بەدەستن لەوێدا لە گفتوگۆکانە بتوانن زیاتر جەخت بکەن لەسەر ئەو بابەتانی کە پێویستە بۆ نمونە بژێوی ژیانی خەڵکان لەسەر ئاستی جیهانە بەهۆی گرانبوونەوە تووشی قەیران بووە. لە هەمان کاتە ئێمە دەزانین کە لەسەر ئاستی جیهانە ناکۆکی کۆمەڵایەتی هەیە، لەسەر ئاستی جیهانە قەیرانی جەنگ هەیە و قەیرانی گرژیەکان زیاتر بوون. ئەمانە هەمووی لەوێ دەرفەتێکە ئەم سەکۆیە کە بتوانێت تاوتوێ بکرێت. بەنسبەت هەرێمی کوردستانەوە خۆتان دەزانن کە لە کۆڕبەندەکەشا گرنگی پێدەدرێت ئەوەیە کە چۆن بتوانین وزەی نوێ بەکاربهێنی بۆ ئەوەی کە وەکو چۆنڵ جیهانێکی خاوێنت هەبێت و هەرێمی کوردستان چۆن بتوانێت لە ڕووی فۆکوسکردنە سەر وەکو چۆنڵ تەکنەلۆژیای کشتتوکاڵی ئەگریتێک با بڵێن بتوانێت پەرە بە کشتتوکاڵی هەرێمی کوردستان بدا بۆ ئەوەی کە وەکو چۆنڵ داهاتی فرەچەشن بکات. ئەمە بۆ هەرێمی کوردستان دەرفەتێکە و لەو کۆڕبەندەیە دەتوانرێت کۆمەڵێک تیژ بخرێتە سەر کۆمەڵێک پرۆژە کە ئەو بەشداربووانەی کە زۆربیان ملیاردێری جیهانی بۆ نمونە 33 ملیاردێر لە ئەمریکا و بەشداری دەکات، 11 ملیاردێر لە هیندەوە بەشداری دەکات، چونکە ئەمساڵ هیند بە شێوەیەکی زۆر چڕ لەوێ حزوری دەبێت و ئەمانە کە بتوانین ئێمە وەبەرهێنی بیانی بانکهێشتی هەرێمی کوردستان بکەین و لە ڕێگەی پرۆژەکانی کە هاوبەش بێت یاخۆت لەلایەن ئەوانەوە کە وەکو چۆنڵێ بەرهێنان دەکرێت هەرێمی کوردستان سوودێکی گشتی لەم کۆڕبەندە وەربگرێت. بۆیە سەرۆکی حکوومەت گرنگی بەم کۆڕبەندەداوە و بەشداری تیا دەکات و لە هەمان کاتیشە ئێمە دەبێت ئەومان لەبیر نەچێت کە جەنگی تر وجودی هەیە، جەنگی سایپەر هەیە، هیبریت هەیە کە وەکو چۆنڵێت لەسەر ئاستی ئاسایشی گرفت دروست دەکات و ئەمانە لەوێ کۆمەڵێک نوێنەرانی ئەو بوارانە وجودیان هەیە کە دەکرێت سوودیان لێوەربگیرێت و بە نەفعی هەرێمی کوردستان بگەڕێتەوە. دکتۆر وەکو ئێستا زۆر جاراوترێت هەرێمی کوردستان لە دوو لاوە سەرنجی زۆر لەسەر، یەک لەسەر پرسی وزە، دوو لەسەر پرسی کشت و کاڵ. هەرێمی کوردستان گەر بتوانێت لە داهاتووە ببێتە
دابینکەری وزە بە وڵاتانی جیهان و ببێتە سەبەتێکی خۆراکی بە وڵاتانی کەندا و ئەوان لە بەرامبەر ئەتوانن چی بۆ ئێمە بکەن؟ خۆی لە بەرامبەرە دەتوانن ڕێگە خۆشکەر بن بۆ ئەوەی کە گواستنەوەی وزە ڕێگەکەی با بڵێن بە شێوەیەکی ئاسایشی پارێزراو بێت و لە هەمان کاتە گواستنەوەی ئەو بەروبوومانە بە شێوەیە کە بکرێت کە مۆدرن بکرێت وەکو باسم کرد لە ڕووی ئەگریتەکەوە با بڵێن تەکنۆلۆژیای کشت و کاڵیەوە دەتوانرێت بەرهەمی کشت و کاڵی هەرێمی کوردستان هەنگاوی زۆر گەورە بەرەو پێشەوە ببنات وەکو ئەو بەرهەمەی کە ئێستا بە شێوەیەکی ڕێژەیی ئەگەر باز بکەین لە 120 بێ ئەو کاتە دەتوانێت ببێتە لە 180 و ئەمە بە سوودی خودی هەرێمی کوردستان و جوتیارانی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە و ئابووری هەرێمی کوردستان دەگەڕێتەوە لە هەمان کاتشە بە سوودی ئەو وڵاتانەیە کە تۆ دەبیت بە دابینکەری خۆراک بۆ ئەو ناوچەیە لە هەمان کاتیشە ئەوەی کە پەیوەندی هەبێ بە گواستنەوەی وزە ئێوە خۆتان دەزانن کە خۆشبەختانە سامانە سروشتیەکان لە هەرێمی کوردستان تەواجدی زۆرە بێجگەلەوە هەندێک کانزای کە زۆر تایبەت هەن و گرانبەهان لە هەرێمی کوردستانە تەواجدی هەیە دەکرێت لە ئایندەیە و بەرهێنان بکرێت لەو بوارانە و گواستنەوەی وزەش بەو شێوەیە کە ببێت بە جێگرەوەی ئەو بۆشاییەی کە ئەمڕۆ بۆ نمونە بە هۆکاری جەنگی ئۆکرانیا و رووسیا وجودی هەیە پڕ بکرێتەوە وەکو هاوبەشێک دروست بکرێت لە هاوبەشیەک دروست بکرێت لەگەڵ یەکێتی ئەوروپا بە شێوەیەکی گشتی ئێوە خۆتان دەزانن کە سەرۆکی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا لەوێ تەواجودی هەیە سەرۆکی بانکی ناوەندی یەکێتی ئەوروپا لەوێ تەواجودی هەیە ئەوانە هەموو ئەم هەلە بە دەرفەتێک دەزانن کە بتوانن لەگەڵ هەرێمی کوردستانە تاوتوی هەندێک مەلەف بکەن کە لە ئایندەیە بە سوودی یەکێتی ئەوروپا لەلایەکەوە و بە سوودی هەرێمی کوردستان لەلایەکی ترەوە کە ئابوووریەکەی بەهێزە بێ ئاڵگۆڕی بازرگانەکەی بەرز دەبێتەوە و ئەمەش دوجار بە نەفعی گەلی کوردستان دەگەڕێتەوە. بەڵێ دکتۆر هەرێمی کوردستان لە ناوچەیەکە وڵاتە هەرێمایەتەکانی دەوروبەری ڕەنگە نانەوێت هەروە بە ئاسانی ببێتە خاوەن ئابووریەکی بەهێز لەبەرەوەی کە ڕەنگە ترسیان لە داهاتووی دەوڵەتی سەربەخۆی کوردستان هەبێت. دەبێت چۆن مامەڵ لەسەرم پرسە بکەین لەگەڵ وڵاتانی دراوسێ بە تایبەت لە بواری وزە؟ خۆی لەسەر ئاستی پەیوەندی نێودەوڵەتیەکان وڵاتان هەمیشە گرفتیان هەیە لەگەڵ وڵاتانی دراوسێی یەکتر چونکە هەمیشە شەوان نانون بیر لەوە دەکەنەوە ئایا دەوڵەتەکەی چ پلانێکی هەیە بۆ ئەوەی کە من لاواز بکە. هەرێمی کوردستان نابێ بیر لەو بابەتانە بکاتەوە کە وڵاتانی دراوسێ چۆن بە شێوەیەکی ئەرێنی یان نەرێنی دەڕوانە هەنگاوەکانی بەڵکو بە متمانە بە خۆبوون دەتوانێت هەنگاو بنێت بەوەی کە پەیوەندیەکانی بە حکمی ئەو سیاسەتە حەکیمانەی کە لێرە لەسەر ئاستی دیبلۆماسی پێڕەو کراوە کە تەرەفداری هیچ ئاشوب و گرژیەکانی ناوچەکە نابین لەسەر ئاستی هەرێمی و لەسەر ئاستی نێودەوڵەتی بەڵکو هەوڵی ئەوە دەدەین کە فۆکوس بخەینە سەر پەرەپێدانی ئابووری خۆمان فۆکوس بخەینە سەر ئەوەی کە ئێمە سیاسەتێکی دیبلۆماسیەتی ئارام پەیڕەو دەکەین بەوەی کە هاوسەنگیەکان لێرە بپارێزین و بەوەی کە بتوانین ببین بە بەشێک لەو مەلەفە جیهانیانەی کە ئەمڕۆ کار بۆ سەقامگیری دەکات لەسەر ئاستی جیهانی بۆ نمونە بەرامبەربوونەوەی تێرۆرە و لە هەمان کاتیشە هەرێمی کوردستان هەمیشە هەوڵی ئەوەی داوە کە وڵاتانی دراوسێ لەسەر ئاستی دۆستی و پاراستنی بەرژەوەندی یەکتر کاری کردووە و ئەمەش بەردەوامی دەبێت بۆیە هەنگاوەکانی هەرێمی کوردستان نابێتە مای نیگەرانی وڵاتانی دراوسێ ئەگەر چی مەسەلەن هەندێک بیر و بۆچوونی نەرێنی لەلایەن هەندێک وڵاتەوە دەتوانێت بەسەلەن ببێت بە خاڵ بەڵام ئێمە وەکو باسم کرد هەنگاوەکانی هەرێمی کوردستان دەبێت نابێ خۆی لەسەر ئەوە قەتیس بکە بەڵکو بە بەردەوامی پرۆژەی گەورەی هەبێت کە بتوانێت هاوبەشی جیهانی بانکێشتی هەرێمی کوردستان بکات و بەرژەوەندەکانی گرنگ بدا بە بەرژەوەندی جیهانی بە شێوەیەکی گشتی چکە دوجار ئێمە لە جیهانێکی گلۆبال دەژین و لە هەر شوێنێک کە گرفتێک هەبێت ئەو گرفتە دەتوانێت کاریگەری نەرینی هەبێت بەسەر شوێنەکانی ترە و پێم وایە سیاسەتی دەرەوەی هەرێمی کوردستانش ئەوەی زۆر بەڕێک و پێکی خوێندۆتەوە کە بتوانێت هاوسەنگی بپارێزێ و بتوانێت لە پێناو بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان هەنگاوی باش بنێت. بەڕێز دکتۆر سامان سۆرانی شارەزای سیاسەتی نێودەوڵەتی لە ستۆدیۆ ئامادە بوویت. سپاس بۆ بەڕێستان. زۆر بەڕێزی زۆر سپاس بۆ ئێوەش.